ئایا هۆکارەکانی زەربوونی ڕەنگی ددان چین و چۆن چارەسەر دەکەن؟ سڵاوتان لێبێت، من دکتۆرە ترا مستەفام، پزیشکی ددانم لە سەنتەری ددانی نەخۆشخانەی میهرەبانی. طبعاً هۆکاری زەربوونی ڕەنگی ددان زۆرە، لە باوترینیان برتین لە خواردن و خواردنەوەی ڕەنگداری وەکو چای و قاو و کافاینەکان بە شێوەیەکی گشتی و هەروە خواردنەوە گازەکانی وەکو کۆلا و پێپسی و هەندێک جۆری خواردن هەیە کە لە ماڵەوە دروست دەکرێت و ڕەنگی دەستکردی تێدا بەکاردێنێ وەکو بریانی و نیسک و ترشیات و یاخوتەر خواردنێک کە ڕەنگی تێدا بەکاربێنێت هۆکارێکی سەرەکیە بۆ زەربوونی ڕەنگی ددانەکان. و یەکێکتر لە هۆکارەکان جەنەتیکەڵی واتە بۆ ماوەی یان زەربوونی ڕەنگی ددانەکانت بۆ ماوەتەوە. هۆکارێکی تر بریتە لە نەشوشتنی ددانەکان یاخود شوشتنیان بە شێوازێکی ناتەندروست. هۆکارێکی تری زەربوونی ڕەنگی ددان بریتە لە دەماربڕین، زۆربەی جار لە دوای دەماربڕین ڕەنگی ددانەکان بەرەو زەردی دەڕوە. و سەبەبێکی تری زەربوونی ڕەنگی ددان بریتە لە بەکارهێنانی هەندێک زۆری دەرمانی وەکو ئەنتیبایۆتیکەکان کە پێیان دەوترێت دژە بەکتریاکان، زۆربەی جار بۆ ئیلتیابات دەنووسرێت وەکو تێتراسایکلین، دۆکسیسایکلین و کلۆرهێکسیدین. یەکێکتر لە هۆکارەکان بریتە لە زەبری دەرەکی، واتە گەر بێت و ددانێکمان هەبێت زەبرێکی دەرەکی بەر بکەوێت، دەکرێت ئەو زەبرە ببێتە هۆکارێکی سەرەکی بۆ گۆڕانی ڕەنگی ددانەکەت. و چارەسەریەکانی زەربوونی ڕەنگی ددانیش بە گوێرەی ئەو هۆکارانەی کە باسمان کرد دەگۆڕدرێن. واتە چارەسەریەکان دەبێت پزیشکی ددان بڕیاری لەسەر بدات کە زۆرە چارەسەریەک بۆ زەربوونی ڕەنگی ددانەکانت پێویستە. لە باوترین چارەسەریەکانی کە لە ئێستادا بەردەستە بریتە لە بلیچینگ واتە سپیکردنەوە بە لەیزەر و یەکێکتر لە چارەسەریەکان بریتە لە دایرێکت ڤنیر یان ئیندایرێکت ڤنیر. دایرێکت ڤنیر کە ڕاستەوخۆ پزیشکی ددان لە عیادە دەتوانێت بۆت ئەنجام بدات و ئیندایرێکت ڤنیریش دانەکە ئامادە دەکرێت لە لای پزیشکی ددان و دروست دەکرێت لە مختبەر. و یەکێکتر لە ڕێگا چارەسەریەکان بریتە لە ئینتەرنال بلیچینگ. ئینتەرنال بلیچینگ کە دیایدا هایدرۆجین پیرۆکساید دەخرێتە ناو دانەکەت و جێ دەهێڵدرێت بۆ ماوەی چەند ڕۆژێک تاوەکو ڕەنگی دانەکە بەرەو سروشتی دەگەڕێتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.